کەلهۆڕیش یەکێک لە هونەرمەندە دیارەکانە کە خاوەن شێوازی تایبەتی و ستایلی تایبەتی خۆیەتی لە گۆرانی وتنا و یەکێکە لەو هونەرمەندانەی کە توانیوێتی بە شێوەی کلاسیکی و پۆپ لە با بڵێین بەرهەمەکانیە کار لە ئێستادا بەرهەمێکی نوێی بڵاو کردوێتەوە بە ناوی نەورۆز کە نوێترین بەرهەمی دەشتی کەلهۆڕیە. نەورۆز نوێترین بەرهەمی هونەرمەندی دەنگخۆش دەشتی کەلهۆڕیە کە بە شێوەی میوزیک ڤیدیۆ بڵاوی دەکاتەوە. نەورۆز لیریکی سەید نوح عینایەتی و سەعدی فەیزی و دەشتی کەلهۆڕی بە هاوبەشی میلۆدیەکەیان بۆ داناوە و محەممەد سادقی کارێ میکس و ماسترینی بۆ کردووە. جەژنی نەورۆزە سەری ساڵی کوردیە و بەخۆشیتان بێ ئەم ڕۆژە. جەژنی نەورۆزە سەری ساڵی کوردیە بەخۆشیتان بێ ئەم ڕۆژە. جەژنی نەورۆزە سەری ساڵی کوردیە بەخۆشیتان بێ ئەم ڕۆژە. نیشتیمان لە نێو سروشتی کوردستان کاتی جوانە لەگەڵ یارە. ئەوە ئەمڕۆ نەورۆزە لێتان بێ جەژنە پیرۆزە. نەورۆزتان لێ پیرۆز بێ پیرۆز بێ لێتان ئەم ڕۆژە. نەورۆز